ليه برتكين جريداي ديبيتين يعني شيء بيجي نقاشين دونالد ترامب وكامالا هاريس ميباني ما هي عادل نظريان لكولينرج انستيتويا زيرين جبو استراتيجيا نافنتوي القلمية سلافو تبريز نظريان برز نظريان صلاوتان لبيتهم كاتتان باش Thank you. بۆچونتان چی بوو سەبارەت بە دیبیتی نێوان کەمەڵا هاریس و دۆناڵد ترامپ کاردانەوەکان لە چه ئاستێکا بوون و پێتان وایە کەمەڵا هاریس توانی وەک یەکەم جار و یەکەم دەرکەوتنی لە بەرامبەر کەسێکی وەک دۆناڵد ترامپ بتوانێت ببێتە جێی سەرنجی دەنگدەران؟ Yes, so I think that بڵێ بڕۆم وایە دیبیتی ئەم دواییە بە دڵنیاییەوە زیاتر بۆ ئەو کەسانە بوو کە خۆیان یەکلا نەکرد بۆ ئەمریکیەکان بڕیاریاندا دەنگ بە ترامپ دەدەن یان دەنگ بە هاریس دەدەن دیبیتەکە تەنیا بنکەی با بڵێن بنکەی جەماوەری و پشتیوانکارانی ئەوانی پتەوتر کرد بەڵام تا ئێستا زیاتر کاریگەری لەسەر ئەوانە بووە کە خۆیان یەکلا نەکردبەوە دیبیتەکە یارمەتی دەر بۆ کەسانە بۆ نازانم ئەگەر یارمەتی دەر بۆ کەماڵا دەنگی لە ترامپ دوورخست بێتەوە بەڵام لەو باوەڕەدانیم برز نظریان نوها پشتی دەبیتین دۆناڵد ترامپ دیار کرد و جارێکەدەن دیبیتی لەگەڵ کەمالا هاریس نەکە في هالوسة تشاودن القينا I think that was a very strong برام وایە لەلایەن دۆناڵد ترامپەوە کارێکی بەهێز بوو و هەستی کرد لە دیبیتەکە براوە بووە پێویست ناکات دیبیتێکی دیکە لەگەڵ کامەڵا بکات ئەوەی کردی هەنگاوێکی بەهێز بوو نمایشێکی بەهێز بوو بڕام وایە دیبیتی سێم ڕوونات بەڵام تا ئێستاش ئەگەری دیبیتی دووەم هەیە لەوانەیە سوپرایزێک ڕوو بدات لە هەمان کاتیش بڕام وایە وشەی زۆر بەهێزمان بیست لەلایەن هەردوو کاندیدەوە لە دیبیتی ئەم دواییەدا بڕام وایە دۆناڵد ترامپ زۆر متمانەی بە دۆخەکەی خۆی هەیە لە هەمان کاتیش ڕاپرسیەکان زۆر شتمان پێ ناڵێن بۆ نمونە لە 2016 ڕاپرسیەکان دەیگوت هیلاری کلینتن سەرکەوتوو دەبێت بەڵام بینیمان دۆناڵد ترامپ بووە سەرۆکی ئەمریکا بۆیە ڕاپرسیەکان بۆمان ئاشکرا ناکات ئەمریکیەکان چۆن دەنگ دەدەن دەنگ بەکوێ دەدەن بەڵام دۆناڵد ترامپ هەستی بە متمانە کرد بۆیە ئامادە نییە دیبیتی دووەم بکات بەڵێ لەو دیبیتە هەردوو لایەن هەردوو کاندید توانیان ئەو بەرنامە و پلانانە بخەنە ڕوو کە بەلای دەنگدەری ئەمریکیەوە گرانە بەلای دەنگدەری ئەمریکیەوە جێگەی گرنگیە جێگەی خواستی ئەوانە توانیان ئەمە بکەن یان هەندێک پرسیان باس کرد کە ڕەنگە بەلای دەنگدەری ئەمریکیەوە گرنگ نەبوو بێ بە دنیاییەوە باسی هەندێک کێشیان کرد کە لە بۆ خەڵکی ئەمریکا گرنگ بوو لە بۆ هاوڵاتیان گرنگ بوو کۆتایی و لە دوانی کۆتایی دۆناڵد ترامپ زۆر بەهێز بوو گوتی کامەڵا هاریس کە جێگیری سەرۆکی ئەمریکا بۆ ئێستاوا 4 ساڵە جێگیری سەرۆکی ئەمریکایە کاتی پێویستی هەبوو ئەو قسانە جێبەجێ بکات ئەو گۆڕانکاریانە ئەنجام بدات کە ئێستا باسی دەکات بەڵام ئەو ئیدارەیە هیچ کارێکی نەکردووە هەر لەبەر ئەمەیە ئەم قسانەی کردووە بە دنیاییەوە هەردوو لە باسی سیاسەتی ئابوووریان کرد بەڵام هیچ پلانێک نییە بۆ بەرەو پێشچوون لەلایەن کامەڵا هاریسەوە لەلایەن دۆناڵد ترامپەوە گوتی کاتێک من سەرۆک بووم بەڵێنەکانم جێبەجێ کرد گوتی هەندێک کارم هەیە پلانم داڕشتووە لە ڕاستیدا کاتێک بۆ سۆر جێبەجێ کرد بە هەمان شێوەش لە ڕووی ئابووری و کارانەی کرد وەکو فەرماندەی هێزە چەکدارەکانیش بەم شێوەیە بوو بەڵام لەلایەن کامەڵا هاریسەوە دەزانین ئەو کەسێکی سیاسەتمەدارە و نوێ لەو بوارەدا هەندێک کەس وەکو دامەزراوەیەک سەیری دەکەن بەڵام بۆ نمونە کەمەڵا هاریس لاوانەیە پلانێکی ئابووری هەبێ و خەڵکی بۆ خۆی ڕابکێشێت وەکو خەونێک وابێ بۆ نمونە لە ڕووی بازەوە بازکەم بکات باز لەسەر هاوڵاتیانی ئەمریکا زیاد نەکات کە ئەوانەی داهاتی ساڵانەیە کەمتر لە 400,000 دۆلارە بەڵام دەڵێت کاتێک دەبێتە سەرۆک ئایا دەتوانێت
ئەم پرۆژە یاسا لە کۆنگرس پەسەند بکات دەتوانێت ئایا ئەو کارە بکات بەڵام لۆ بڕوادانیم ئەم کاری پێ بکرێت بۆیە دۆناڵد ترامپ با بڵین باگراوندێکی زۆر باشتری هەیە لە پێشینەیەکی زۆر باشتری هەیە لەو کارانە هیچ سیاسەتێکی ئابووریش لەلایەن کامەڵە هاریسەوە نییە کە جێگەی ئەوە بێت جێبەجێ بکرێت بله برز نظریان نها کمالا هاریس نها شانسی ویل گورا بایدن herkes بیجیل الگورا بایدن شانسی وی زیاده تره وکی نامزدتا دموکراتان هر وها جن هر وها رشپیستی کلا امریکانه افشی دکاری به خالین پوزیتیف بو هاریس بڕۆم وایە کەماڵا بە دڵنیاییەوە نمایشێکی بەهێزیە بوو لەو دیبەیتە من وەکو خۆم زۆر لە دژی بابەتی جێندەر و ڕەگەز و یاخود دەستنیشانکردنی ڕەگەزی کەسێک یان ڕەچەڵاکی کەسێک یان ڕەنگەکەی بەکاربێنێت نەخێر پیاو بێت ئافرەت بێت با بڵین لەبەر ڕەنگەکەی لە بۆ ئەو پۆستە شیاوتر بێت تێدەگەم دەستکەوتێکی گەورەیە بۆ ئافرەت ئەگەر ببنە سەرۆک یەکەم جارە ئافرەتێک ببێتە سەرۆک لە ئەمریکا دوای هەموو نەهامەتی بەسەریان داهات بەڵام هیچ وڵاتێک نییە لە جیهان لە ئەمریکا مەزنتر بێت کاتێک دەگەڕێتەوە سەربابەتی تەرخانکردنی ئافرەت و ئازادی بۆ ئافرەتان زۆر سەرشێتانەیە ئەگەر بڵێن ئافرەت لە وڵاتە لە دواوەن و بەرەو پێش نەچوونە بۆ نمونە ئەمریکا ناوەندی زۆر بابەتە لە جیهان بەڵام ئەگەر ئەمەش بڵین بڕام وایە جەندەرەکەی یاخود ڕەنگی پێستەکەی تا ڕادەیەک ڕۆڵێکیان دەبێت کاریگەری لەسەر خەڵکانێک دەبێت کە دەیانەوێت لەبەر ڕەنگ و جەندەرەکەی دەنگی پێ بدەن جگە لەمەش بڕام وایە دۆناڵد ترامپ توانی پشتیوانیەکی زۆر بەدەست بهێنێت لەلایەن کۆمەڵگەی ڕەشپێستەکانی ئەمریکا ئەمەش شتێکە هەست دەکەم دیموکراتەکان ئەم پشتیوانیان هەبووە دەمێکە جۆرە پشتیوانیان هەیە لەلایەن ڕەشپێستان بەڵام بڕام وایە دۆناڵد ترامپ پشتیوانیوێتی دەنگی ڕەشپێستەکان بەدەست بێت بەڕز نەزەریان دۆناڵد ترامپ لە ماوەی 4 ساڵی دەسەڵاتی وەکو سەرۆکی ئەمریکا توانی بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکات ئەگەر توانی جێبەجێ بکات هۆکار چیەسە بەشێک لە کۆماریەکان بە تایبەت ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی پیران و نوێنەران و بەشێک لە سەرکردە و بەرپرسە گەورەکانی کۆماریەکان دەڵێن ئێمە پاڵپشتی ترامپ ناکەین و گەلی ئەمریکاش ئەگەرەوێت دیموکراسیەت و سیاسەتی ئەمریکان نەکەوێتە ژێر پرسیارەوە با دەنگ بە دۆناڵد ترامپ نەدەن. ئەمە پرسیارێکی زۆر باشە ئەوەی دەیبینی لەناو کۆماریەکان و دیموکراتەکانیش لە ناو خۆیان دابەش بوون بۆ نمونە دامەزراوەکە هەیە کە ئاشکرایە لە هەردوو لاو دامەزراوەی هەیە لە هەمان کاتیش ڕێکخراوەیەکی کۆن هەیە دەیانەوێت ئەو هاوبەشە بمێنێتەوە کە وەک جاران بووە لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکانیش وەک ئاشکرایە ئێستا لە ناو کۆماریەکان زیاتر بە سوودی دۆناڵد ترامپ دەشکێتەوە چونکە دەیەوێت گۆڕانکاری بکات لەلایەن دیموکراتەکانیشەوە هاریسیان خۆش دەوێت لەبەر هەمان خاڵ دەیەوێت دەزانێت چۆن بکەوێتە سەر ڕێڕەوی خۆی دەزانێت چۆن بەرامبەری خۆی ڕێڕەو بکات قسەیەک لەسەر ڤلادیمیر پوتین ناکەم ڤلادیمیر پوتین گوتی کاتێک پیاوان بە جلی ڕەشەوە دەنێرن لە کاتێک سەرۆکە ئەمە هەواڵێکی ناخۆشە واتە دۆناڵد ترامپ لەسەر ڕێڕەوەکەی خۆی بە باشی ناڕوات هەروەک گوتت لە ناو کۆماریەکان لایەن هەن کە پشتیوانی لە دۆناڵد ترامپ ناکەن بەڵام بەر لەوەی ئەگەر ڕێگری لێ نەکرێت بەڵێ بەڕێز ئەدەڵ نەزەریان ئەندام لە پەیمانگای گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی لە واشنگتن لەگەڵماندا بێت سپاس بۆت سپاس برێز نەزەریان